دووبارە سڵاوتان لەبێ. کاک فواد بەم دوایانەیەوە سەردانی ئەمریکاتان کرد، دەمەوێت بزانم ینی ڕای ئەمریکا لەسەر سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان چۆنە کە تەوەرێکی سەرەکی سەردانەکەی ئێوە بووە؟ بەڵێ ڕای ئەمریکا تەبی زەحمەتە بڵێ ڕای ئەمریکا، ڕای ئیدارەی ئەمریکا هەیە، لە ناو ئیدارەی ئەمریکاش تۆ بڵێن ڕای سەرۆکایەتی هەیە، بەیتابیاز وەزارەی دەرەوە هەیە، think تانکەکان هەیە، میدیا هەیە، وەزارەی دیفاع هەیە، جۆرە جۆرە ئەمریکا بەڕاستی. بەڵام بەگشتی لە بەعض شوێن ڕایەک هەبوو نادروست کە ئێمە لە دانوستندنەوە مناقشەکان لەگەڵ یا باسمان کرد، وتمان ئێمە باسی هەرچی بکەین، باسی بەغدا بکەین، ئێوە دێنە سەر بۆ ڕێی نەوتەکە پایپلاینی هەرێم بۆ تورکیا، باسی سووریا بکرێت دێنە سەر پایپلاینەکە، باسی تورکیا بکرێت دێنە سەر پایپلاینەکە، باسی وەزعی سیاسی عێراق ئایندە بکرێت دێنە سەر پایپلاینەکە. ئەم عوقدە چیە لایەوە پەیدا بووە؟ ئەگەر ئەو پایپلاینە ئەو بۆڕیە بۆڕی نەوتە یا بۆڕی غازە، ئەگەر ئێوە وابیرەکەنەوە بۆڕی غازێک لە هەرێمی کوردستان یا بۆڕی نەوتێک لە هەرێمی کوردستان بەرەو تورکیا ببێتە سەبەبی دابەشکردنی عێراق ئەوە دروست نییە. دابەشکردنی عێراق ئەم کێشە و ئەم قەیرانەی کە لە عێراق هەیە نێوان بڵێن هەرێمی سونیەکان و سەرۆکوەزیران دنیا ئەوە ببێتە سەبەبی دابەشکردنی عێراق، نەک کورد. چونکە کورد ڕاستە لە هەموو وەختێک و لە هەموو کاتێک باسێەوە کە مافیەوەی هەیە، مافی چارەنووس و مافیەوەی هەیە دەوڵەتی خۆی بێ. بەڵام ئیستا هیچ بەرنامەجێکی سیاسی لەلایەن هێزە سیاسەکانی کورد تەرح نەبووە کە ئێمە دەوڵەت ئەلان بکەین. و ئەگەر دەوڵەتێک هەبێ لە دنیا کە ئاخر دەوڵەت بێ اعتراف بە دەوڵەتی کوردستان بکە تورکیە، چۆن نەبێ ئێمە پایپلاینێک بەرەو تورکیا ببین و تورکیا خۆی ببێتە یەکم دەوڵەت کە ئەتراف بکە بە دەوڵەتی کورد. یعنی ئارگومەنتە هەنەکەتان غەڵەتە، تفکیر و تحلیلتان غەڵەتە. ئەگەر مەسائلێکی ترە پێمان بڵێن، بەڵام ئەگەر ئەمەیە ئەمە غەڵەتە و باشیش نییە ئێوە هەوڵەدەن فشار بکەن بێنە سەر ئێمە یا بەسەر تورکیا ئەو چستە نەکرد، چونکە ئەمە وەزعی اقتصادیە بە مەفهومی ئێمە، دستور ڕێگەی داوە بە ئێمە و هەروەها ئەگەر زەختەکەن لە سەر بەغدا زەخت بکەن. ئێمە بەرەو ئەنقەرە ناچین چونکە گەرەکمانە خوا حەفیزی لە بەغدا بکەین. بەغدا پایتەختی عێراقە و ئێمەش بەشێکی لە عێراق، و بەڵام ئێمە عێراقیەکەمانەوەیە کە بۆ گوێرەی دستور بێ. بتەسەوەری من گۆڕینێک هەبوو لە فکریان و نەتیجەی ئەوەش ئەگەر بە وردی ئەو بەیانەی وەزارەی خارجی بەیانێکی فەرمی لە وەزارەی خارجی دەرچوو کە تقریبان باسی هەموو تەوەرەکانی کوردستانیان کرد کە پەیوەندی هەبێ بە 140 پەیوەندی هەبێ بە یاسای واریداتی نەوت، پەیوەندی هەبێ بە مەسائلی ئەمنی، پەیوەندی یعنی ئەو بیرڕانەی کە لە کۆبنەوەکان تەرح بوو ئەو لە بەیانەکەیان تەرحیان کرد و بە ناوی ئەوانی شەو دەرچوو. معناوەیە گۆڕینێک هەبوو. بە بیڕای من ئەو گۆڕینە بەردەوامە، گۆڕینێک بەردەوامە کە وەزعی ئێمە بەتایبەتی لە بواری نەوت زیاتر تێبگەن. بەڵێ هەر بە پیزانەرەکان یانارتی ینی دەمەوێت ئەم قسەیە پشتڕاست بکەیتەوەی کە لە مەسەلەی نەوتە گوایە ئەمریکا تەنها قسەی هەبوویژەوە بۆ کە ئێوە دەبێ بەڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ئیتیحادیدا مەسەلەی نەوت چارەسەر بکەن. باشە ئەو ئەم زانیاریە و لە لای ئێمە هەیە، تۆ حتممە نەتوانی ڕاستی بکەیتەوە. خۆ ئەمریکیەکان ئەو ڕێیە کۆن تەرحیانە کرد، من ئەڵێم ڕێیان بەرەو گۆڕین چوو چووکە ئەم مناقشاتە بوو. دوو وەکو ئەڵێم ئەمریکیەکانی جۆرە جۆرن، ڕاستی بڵێم ینی یەک تەرەف نین. بەڵام بەهەرحاڵ لە هەر مەسەلەیەک بێ کە پەیوەندی هەبێ بە نەوت بە سیاسەی گشتی بە ئاسایش لە مەسلحەتی کوردەوە لە مەسلحەتی بەرژەوەندی کوردستانەوە تەرح مەسەلەکەکەین و ئەوەی من تێگەیشتم ئەو سیاسەتەی ئەمریکا ئەگەر بە گشتی باسی بکەین ئیستا ئەوە نییە کە ئەو زانیاریانی ئێوەی کە باسیەکە ئیستا گۆڕاوە. زۆر باشە. دێنە سەر تەوەری لەگەڵ عێراقیش ئێمە نەمانوتەوە لەگەڵ عێراق ناکەین، بەعکسەوە باشە یاسای نەوت و تەوزیعی واردات باوی بکەین لە عێراق. ئەزای لە عێراق بە ڕای من
ئەوانە ئیستا صاحب دەسەڵاتن نایەنەوەی یاسایەک وا هەبێ چونکە ئەگەر یاسایەک هەبێ گەرەک بگونجێ لەگەڵ دستور کە بگونجێ لەگەڵ دستور معنایەوەیە سیاسەتێکی نەوتی لامەرکەزیە بێ بەلای کەمەوە ئەوان گەرەکیانە سیاسەتی نەوتی عێراق مەرکەزی بێ مرکزی یعنی ئەوەی لە بەسرە بکرێ گەرەک ئەوان بڕیار بدەن بێتەمە دستور وان ناڵێ اینجا کە یاسا نەبێ ئەگەڕێنەوە یاسایەکی کۆن یاسای کۆن هەنکەیە زمانی سەدام حوسێن یاساکانی سەدام حوسێن هەمووی مرکزیە ئەمە کێشێکەیە ڕاستی بڵێم کێشەکە ئەوەیە تۆ یاسایەکەتەوەی یاساکەش گەرەک بگونجێ لەگەڵ دستور یاسا نابێن لەگەڵ دژی دستور بێ لە چوارچەوەی دستور گەرەک بێ دستور ڕێگە بە هەرێمی کوردستان و بە بەسرە و بە میسان و بە محافزەکانی تر زیاترەدا ڕاستی اینجا بۆ ئەوەی یاسایان ناوێ بەڵام لە نەهایەتە ئێمە وتمان یاسایەک وا هەبێ خۆ خەڵک سەیری بەغداکە سەیری شوێنێتر ناکە کاک فواد دێمە سەر چەند تەوەرێکی ناوخۆیی و پێیوەست بە سەرۆکایەتی هەرێمەوە بە تایبەت ئەوەی قسەیەکی یاین لەسەر سەرۆکایەتی هەرێم کە دەوترێت لە ڕوودا و ئالۆزەکانی ناوخۆی هەرێمدا سەرۆکایەتی هەرێم تەنها بە بەیاننامە و ئیدانەکردن هەندێک جار ڕۆڵی بینیوە تا چەندەم قسەی ڕاستە وان نییە سەرۆکایەتی دەوری مەحوەری ئەبینێ لە زۆر چشت ینی ئەگەر تۆ سیر ئەم چەند ساڵی ئەخیر بکەیت کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی هێزە سیاسەکان کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێم لەگەڵ حکوومەت و پەرلەمان کۆبوونەوەکانی سەرۆکی هەرێم لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقی ئەگەر پەیوەندی هەبێ بە ناوخۆی کوردستان لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ حیزبەکان ئەمە هەمووی خۆ ئامادەکردنی زەمینەیە بۆ هەڵوێستێک بەڵام بەجاریش تۆ هەڵوێست نیشانەدەی بە بەیان ئەوی زەرورەتە بە قسە بە ئەعلانێک ئەوی زەرورەتە بەڵام خۆ سیاسەتی هەرێمی کوردستان هەر بە بەیان نییە بە ئیشە و ئیشەکانیشە کرد سیر بکەی ئەبینی چی کراوە بەڵام بەعز کەس هەیە نە ئیشەکان ئەبینێ نە ئەو دایلۆگ و کۆبوونەوەکان ئەبینێ نە ئەو حیوەرانە بەس بەیانەکە خوێنێتەوە چ لێ بکەینەوە کەیف خۆیە بەڵێ بگلەیەوە دەکرێت کە سەرۆکایەتی هەرێم چەند لیژنێکی پێکێناوە بەڵام تاوەکو ئێستا نەتیجەیەکی ئەو تۆیان نێوە بەدەستەوە نمونەیەوە دەهێنەوە کە لە سەروبەندی ڕووداوەکانی حەفدەی شوباتا چەند لیژنەیەک پێکێنرا بەڵام تاوەکو ئێستا لیژنەکان ئەنجامیشی ئەو تۆیان نێوە بەدەستەوە باشە لیژنەکان دانیشتن پەرلەمان لیژنەیە بوو حکوومەت لیژنەیە بوو ئەمجا من نازانم چیانەوێ خۆ مەسەلە ئەگەر پەیوەندی هەبێ بە دادگاوە ئیشی دادگایە چکە کۆمەڵەیە کێشە کەوتەوە لە حەفدەی شوبات کە پەیوەندی هەبێ بە مەسایلی ینی توندوتیژی ئێوە چۆن محکەمە باش محکمە چی بڕیاریداوە خۆ سەرۆکایەتی هەرێم مەسئولی ئەوە نییە کە محکمە چی بڕیارەدا یعنی هەموو شتێ بکرێتەوە پەرلەمان بڕیارێکی دەرکردووە خۆ سەرۆکایەتی هەرێم مەسئولی ئەوە نییە بڕیارەکەی بەعکسەوە لەم کۆبوونەوەی ئەخیرە جەنابی سەرۆکی هەرێم بەس ڕئیسی پەرلەمانی وت بە سەرۆکی پەرلەمانی وتی ئەو بڕیارەی ژمارە دوو بۆ بڵاوی ناکەنەوە لە واقعە لە کۆبوونەوەی لەگەڵ هێزە سیاسەکانی سەرۆکی هەرێمی کوردستان گلەی لە سەرۆکی گلەی نەبوو بەڵام پێوت بڵاوی بکەنەوە هەر ئەم کۆبوونەوەی ئەخیرە پێشەوە کە شتێک بڕیارێک دەرچووە لە ڕۆژنامە بڵاوەتەوە لە هەموو شوێنێ لە باس کراوە بۆ ینی مەقسەدم کۆمەڵێک مەسائل هەیە کە سەرۆکی هەرێم بەعکسەوە حیمایەی ئەو وەزعەکە ئەنجا لەم لەولا کێشە هەیە ئەوە شتێترە سەرۆکی هەرێمیش خۆ مەسئولی هەموو موسساتەکە نییە لە ڕاستە معنەویان مەسئولە بەڵام هەموو وردەکاری ئیشی سەرۆکایەتی هەرێم نییە هەر کەس سەلاحیەتی خۆی هەیە ینی تۆ نابێت تەدەخل بکەی ئەگەر تەدەخلیش بکەی خەڵک لەن تەدەخلەکە خۆ نابێت گرنگی ئەم پەیامی دوای سەرۆکی هەرێمی کوردستان سەبارەت بە خۆ کاندیدکردن و کاندید نەکردنەوەی چییە؟ زای کۆمەڵێک نێقاش کرا بە تەسەوری من پێشوەختم نێقاشە دەستی پێکرد چکە جارێ وەزعەکە ئامادە نەبووە یەک شت ئامادە بووە نەوە بڕیار درا هەڵبژاردن هەبێ وانە سەرۆکی هەرێم بڕیاریدا لە سپتەمبەر مانگینەوە هەڵبژاردن بێ بەڵام هەڵبژاردننی پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکایەتی و سەرۆکی هەرێم پێشوەخت یەکسەر باس کرا سەرۆکی هەرێم گرێکی یاسا بگۆڕێ و هەوڵەدا یاساکە بگۆڕێ و نەزەمام شتانەتەرە سەرۆکێری حەقیە لە نتیجە هاتووەتی بابا من داوام نەکردووە یاسا لەکوێ داوام کردووە لە کێ داوام کردووە وەگریش داوام کردووە خۆ بە ڕسمیە توانێت داوا بکە باشە داوای نەکردووە بۆ ئەم
ئەم نقاشە کرەیە ئەم تۆهمەتە ئێوش وەڵامێکی داوا بابن نە من داوام کردووە ناوە داواشەکەم بۆ گۆڕینیە بەڵام زیاتر وا لێک درایەوە کە ئەم پەیامی سەرۆکی هەرێم بۆ ئەوەیە کە ڕاپرسی بکرێت لەسەر دەستور ینی دەستور بخرێتە ڕاپرسی ئەمتا دەستوریش بەشێکە لە مناقشە دەستوریش ئەو ڕەشنووسی دەستورەکە هەیە بەشێکە لە مناقشە کرا مەسلەی دەستوری یەک شت هەیە لە هەموو پرۆسەی یاسایی و پەرلەمانی دەرچووە باشە تەخیر بووە مەسلەی ڕفرەندەمەکەی بەس اینجا ئەوە بریارێکی ویست اینجا سەرۆکی هەڵێمەڵێ ئەلێەوە کە باستان کرد ئەگەریش نەمان خستووەتە دەنگدانەوە زەنبی ئێمەیە بەڵام ناڕزایی هەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەتا یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەم دوایانەدا کە تەنانەت تەئکیدیان کردەوە لەوەی ئەوە پێیان وایە کە دەبێت دەستور بگەڕێتەوە پەرلەمان هەموار بکرێتەوە نەگەوەی بخرێتە ڕیفراندۆمەوە بخرێتە ڕاپرسی ئەو مناقشەیە لە نێو حیزبەکان ئەوە ڕاستە ئەو دانووسەندنە لە نێو حیزب بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە چەندەوە کە ئەم پەیامی بەرزانی بۆ ئەوەیە کە یەکلای بکاتەوە و دەستور تێپەڕێنرێت تەنانەت ئەوان بۆ دەوێت دەستور تێپەڕێت بەڵام دەستوریش تا ئێستا بریار نەدراوە بچێتەوە بۆ پەرلەمان درستە مانای ئەو پرۆسەی کە کرا پرۆسی یاسایی و پەرلەمانی کە لە پێشوو پێش چەند ساڵێک ئەوە هەر ماوە ئەوە یاساییە کە دەستوریش نەبێت لەوەیە لە نیوەی ڕێیە ئەمجا نە بریار دراوە بچێتە بۆ پەرلەمان نەجارێ بریار دراوە بچێت بۆ ڕفرەندەم ئەمجا سەرۆکی هەرێم وەسفی حالەتێکەکە حالەتێکە هەیە ئێستا ئەڵێ ئەو دستورە لە هەموو پرۆسەکە ڕەت بوو هی وەسفیەکە هی دروستە ئەو دستورە لە پەرلەمان ڕەت بوو بە موافقەی ئەمانەیش بە موافقەی گۆڕان و یەکگرتو و کۆمەڵیش و پارتی و یەکێتیش باشە ئێوە ڕەت بوو ئەوە واقعەکە ئەمجا ئێستا گەرێکتە ڕەدی بکەیتەوە بۆ پەرلەمان ئەوە شتێکی ترە ئەوە پێویستت بە دانووسندن یا بیبێ بۆ ڕەفرەندەم ئەویش حاڵەتێکی ترە سەرۆکی هەرێم وەسفی حالەتەکەی کردووە سەرۆکی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی ئەوەی کرد کە هیچ دەواازەیەکی یاسایی نییە بۆ ئەوەی مەسعود بەرزانی خۆی کاندید بکاتەوە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایەوە ئەسا یەکێتی نیشتیمانی مەکتەب سیاسی شتێتر بوتم مەڵا بەختیار کە ئەندامی مەکتەب سیاسی ئەو خۆی تەسریحیدا باسی بە شێوەی تر کردووە اینجا نازەم ئەم بیرڕای جیاوازە هەیە بەڵام ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد کە ئەمە ڕای بەشێکی زۆری ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوانەکە ئەو ڕێی ڕێی خۆی داوە بەڵام عەجەبە ڕێی هەموو یەکێتی من نازانم بەڵام قسەکە تا چەند ڕێی هیچ دەواازێکی یاسایی نییە بۆ ئەوەی سەرۆکی هەرێمی کوردستان خۆی کاندید بکاتەوە یانی ئەم قسەوە ئەزای چیە خۆ ئەمە یاسا ناسەکان ئەم تەحلیلەکەن یاسا ناس هەیە ئەڵێ ئەم یاسای ئیستا ڕێگە ئەدا یاسا ناس هەیە ئەڵێ ئەم یاسا ئیستا ڕێگە نادا ئەمە مناقشەیەکی یاساییە مناقشەیەکی یاساییە بەڵام عەجەبە ئێمە پرسیاری تر بکەین بەرەو هەڵبژاردە نەچین باشە کەسێ تر هەیە خۆی تەرشیح بکە وەکو سەرۆکی هەرێم خۆیش پرسیارە یعنی ئێستا ئەوەی ئەبیسی لە زۆر شوێن کە نابێ چونکە ڕێگەی یاسایی نییە نابێ فڵان کەس خۆی تەرشیح بکە باشە باشە کێ خۆی ئامادە کردەوە کێ خۆی تەرشیحەکە خۆ ئەویش گەرەک خەڵک بزانێ بەڵام مەسەلەی یاساکە ئەمە مناقشەیەکی یاساییە مناقشەیەکی یاساییە یاسا ناس هەیە ئەڵێ ڕێگە هەیە باشە حەسم نەبووە ئەم مناقشەی یاساییە ئەم مناقشەی یاساییە حەسم نەبووە لە نێو یاسا ناسەکان خۆیان لە نێو پەرلەمان حەسب نەبووە وە مناقشەیەکی وا بە وازحی نەکراوە لەسەر ئەم مەسەلە مناقشەکە زیاتر لە ئەعلام کراوە لە دانیشتنی ڕسمی نەکراوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هەندێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش حتمەن داوا دەکەن کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمدا ئەنجام بدرێت ڕای سەرۆکایەتی هەرێم لەم بارەوە چییە؟ وەڵڵاهی ئەمە ئیشی حکوومەتە سەرۆکی هەرێم ئیشی خۆی کرد بڕیاری دا هەڵبژاردننی پەرلەمان کەی بێ بڕیاری داوە هەڵبژاردننی سەرۆکایەتی کەی بێ بەڵام مەسلەی پارێزگاکان بەڕاستی ئیشی حکوومەت واجبە بڕیار بدەوە ڕۆژە سەرۆک وەزیران وتی ئێمە بڕیارە دەین لە ڕۆژانە اینجا کەیەکە ناسە کە گەرەک نییە بکەومە پێش ئەو بڕیارە کە بەڵام مەسئولیەتی حکوومەت بەڵێ
سەبارەت بەوەی کە دەوترێت جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان کەمتر دەردەکەوێت ئەم قسەیە هەیە ینی بۆچی جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان کەمتر دەردەکەوێت هۆکارێکی دیاریکراو هەیە نا ئەزای سەلاحیاتی قانونی هەیە و ئەن سەرۆک و ئەن جێگیری سەرۆک ناحەیە قانونی ناحەیە یاسایی سەلاحیەتەکە وازەحە باشە ئەو یەک دوو پەیوەندی هەیە بە چالاکی حزبی بێ لە ئەعلام دەرەچێ بەڵام چالاکی پەیوەندی هەبێ بە سەرۆکایەتی هەرێم ئەوە لە وێبسایتی سەرۆکایەتی دەرەچێ اینجا سەیرەوەیە ئەنەوە پێش ماوەیە گلەیانە کرد یانوت جێگیری سەرۆک هەرێم چالاکیەکانی کەم دەرەچێ یا دەرناچێ ئیسە کە دەرەچێ ئەڵێن ئەوە ئیسە دەرەچێ یعنی شتێکی هەنایە بەڵام ئەمە پەیوەندی هەیە بە سەلاحیاتی یاسایی سەرۆک و جێگیری سەرۆک بەڵام لە هەموو کۆبوونەوەیەک زۆربەی کۆبوونەوەکان ناڵێم هەمووی زۆربەی کۆبوونەوەکان کە سەرۆکی هەرێمەیکە ئەو کۆبوونانەیە کە حساسەوە جێگیری سەرۆک لەوێ دانیشتووە لەگەڵ یایە ینی لە کۆبوونەوەکان بەشدارە بێ لەگەڵ یایە لە بریارەکان بەشدارە بێ لە سونعی بریار بەشدارە بێ جێگیری سەرۆک خۆ لەوێ بەڵێ هەم بە سوورەت هەم بە نووسین هەیە خۆ هەموو کەسێ ئەبینێ بەڵێ کاک فواد گلەیەکی زۆر هەیە و قسێکی زۆر لەسەرەوە کرێتەنانەت میدیاژانی زۆر جار باسییان کردو و ڕژانوێنە بۆچی کەس ناتوانێت بچێتە سەری بڵند بۆچی کەس ناتوانێت کۆشکی سەرۆکایەتی هەرێم ببینێ یعنی ڕەنگە ئەم ڕەخنەیە یاخود ئەم گلەیە بەقەد ئەوەی لە خەمخۆری و لە دڵسۆزیەوە بێ بەقەد ئەوە لە بچووکردنەوە یاخود ئەوەی کەوا لێک بدرێتەوە ناشرینکردنی سەرۆکایەتی هەرێم و ئەوە بێت یعنی زیاتر خەمە نیشتیمانەکەی بە تەسەوەری من بۆچی خەڵک ناتوانێت بچێتە سەری بڵند ئەین پرسیارەکە ئەوەیە بۆچی ناتوانین پرسیارێکی باشە ئەگەر اجازە بدەی وەڵام سەرۆکایەتی اجازە بدەی وەڵام بڵێ ئەزای دوور شێوە هەیە شێوەیەک هەیە تۆ دیوەخانێک بکەیتەوە هەموو کەسێ بێتە ژوورەوە من مەسەلە مەسافەکە باس ناکەم بەڵام شێوەیە هەن ینی حتا کۆشکەکەی شەکل لە هەولێر بێ ئەو دایرەی منە تۆ ئەتوانی دیو بیکەیتە دیوەخان و خەڵک بێت و دانیشێ و قسەی خۆی بکەوە و هیچ نەبێ و تۆش ئەتوانی بیکەیتە دایرەیەک دایرێکی سوڵیم ماوحد هەبێ کات هەبێ شوێن هەبێ بزانی لەگەڵ کێ قسەکەی بۆ دێ بۆچیت سەرۆکایەتی هەرێم خۆ دایرەی سەرۆکە سەرۆک لەوێ دانیشتووە باشە خۆ خەڵکیش لە تەلەڤیزیۆن ئەبینێ ڕۆژێ چەند کۆبوونەوەکە ئەوەی لە تەلەڤیزیۆن دەرەچێ ئەوەی لە تەلەڤیزیۆن دەرچێت دنیا 30% بێ 40% بێ چکە هەموو شتێ خۆ لە تەلەڤیزیۆن دەرناچێت بەڵام ئەوانەیش کە دێن خوێر مەوعدیان هەبێ ئەخر دێن بۆچی غێر دێی تۆ کەسێک ببینی سەرۆکی هەرێم ببینی گەرەک مەوعدی هەبێ خۆ بەبێ مەوعد ناکرێت خەڵک ناوێت باشە ئەو ڕۆژە سندیکای ڕۆژنامە نووسن بڵێ باشە نازانم چەند کەس بوون چلک بوون پەنجا بوون باشە نهاتن باش هەموو لە تەلەڤیزیۆن دەرەچێ ئەوە بە خەڵک حساب ناکەی ئەم هێزە سیاسیانەی کە کۆبنەوە هەموو هەفتەی جارێ دو هەفتە جاری لەوێکەوە ئەوە بە خەڵک حساب ناکەی ئەم نوێنەرانەی کە دێن لە کۆمەلگای مەدەنی بە خەڵک حساب ناکەی ئەم ڕئیس عەشیرانە بە خەڵک حساب ناکەی خەڵکێیە لە دەرەوەی ئەمە دەمەوێت نمونەیەکت بۆ بژەرمەوە نمونەیەکت بۆ باس بکەم یعنی من هاوڕێکی ڕۆژنامە نووسم دەڵێت پێم خۆشە بچم لە بەردەم کۆشکی سەرۆکایەتی هەرێما وێنەیەک بگرم وەگەوەی توانم بچم لە ئەمریکا لە بەردەم کۆشکی سپیا وێنەیەک بگرم ئەزانی بۆچی ئەمە لە میسالیاتە دەربچین ئەزانی یەک دوو چشت جاران چونکە من لە دەرەوە بووم ئەچووی لای کۆشکی مەلک بێ مەلیکە بێ کۆشکی سوێ بە ئاسانی ئەچوتە ژوورەوە ئەچوتە نزیکی ئەچوتانی بەڵام بابە مەسایلی ئەمنیش هەیە مەسایلی هەیە هەرەوە نییە ئەنەوە ڕەغبەی شخصێک ڕستپێ بگرێ ڕستپێ دنیا ئەو برادەرە کە گەرەکی بێ ڕسمی بگرێ ئەگەر اتفاقێک بکە لەگەڵ کارمەندێکی ئێمە بۆی تەرتیب بکەن ئەگەر ئارزوزەکەی ڕسمە ئەگەر بەس ڕسمە بگرێ نە مەقسەدم یا کەسێک ببینێ ئەگەر وەخت هەبێ ئەگەر سەبەبی هەبێ باشە ئاخر کاکە خەڵک هەیە تەلەفۆن بۆ من کاڵێ دێم چای لاتۆخم ئەڵێن بابا بەس خێر بێ بە سەر چاو بەڵام من چایخانەم دانەناوە کە دێ ئیشێکت گەرەک هەبێ پێم بڵێ ئیشەکە چیە چونکە ئەگەر تۆ بێ من وەختەکەم لەگەڵ تۆ بمەسەر کاری خەڵک ناچێتە ڕێوە بابا تۆ مەسئولی بەرامبەر خەڵک مەسئولیەتی عامت هەیە ئەم شێوەی دیوەخانەیە کە هەیە لە بەعش شوێن و بەعش حزب ئەیکا ئەمە غەڵەتە ڕاستی بڵێم مەسەلە من مەسافە باس ناکەم مەسەلەی شێوەی ئیدارەکردنی خەڵکە ئیدارەکردنی خەڵک ئەگەر بە دیوەخان بێ ئەوە حەلە ئەوە حەل نییە ئەچیت لای مەسئولێک دانیشی 30 کەس دانیشتووە ناتوانێت قسەی خۆتیش بکەیت هەیە مەسئولینیمان ئەچیتە ژوورەوە 30 کەس دانیشتووە لە هەمان کات هەر یەکی لە شوێنێک هاتووە هەرێکی بۆ شێوەیە کاتەوە هەرێکی بۆ شتێک هاتووە وەڵام ئەمە شعبیەتە ئەم سیاسەتی شعبەوی
ئەمە دەست نادا بۆ ئیدارە ئەمە دەسەدا بۆ خۆت بکەیتە پیاو چاک بەڵام سیاسەتی ئیداری ئەوەیە تۆ وەختەکەت تەوزیع بکەی ئیدارەی وەختەکەت بکەی وەختەکەت باش بەکاربیێنی لەگەڵ ئەو کەسانەی بەکاری بێنی کە بکەیتە ئاماجی خۆ تۆ مەسئولیەتێکی عامت هەیە خۆ مەسەلە ئەوە نییە وەڵام من دیوەخانێکم کردوێتەوە مەفهومی دیوەخانی نەماوە من شتێکی تۆ نەماوە پێم خۆشە ئەگەر شتێکت هەبێ ویست بێتت بیڵی لەم ناوەڵە سپاس هیوادارم زانیارەکانی ئێوە یەکلان نەبێ ینی باشجار لە شوێنە تریش وەربگرن زانیاری چکە بۆ خۆتان مزاقی تەلەڤیزیۆنەکە باشە کە لە دوو شوێن زانیاری هەبێ و چێکی زۆرترین کاتیانی ئێمە وەکوی ئەنارتی هەوڵمانداوە ئەوەی دەرگامان لێکرابێتەوە لەلایەن بەرپرسانەوە نەنا دڵنیا بە دیفاکردنیە ئەوەی لەلایەن بەرپرسانەوە یعنی دەرگامان لێکرابێتەوە هەوڵمانداوە هیچ زانیاریە بەبێ پشڕاستکردنەوە بڵاو نەکەنەوەوانێ زۆر باش دەستان خۆش هیوادارم هەر سەرکەوتوون زۆر خۆشوە من دانیشتن زۆر سپاس بۆ فوات حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان سپاس دەکەین بۆم دەرفەتە عزیزان یانارتی تا چاپێکەوتنێکی دیکە ئەرشاد و ئاسوودە بن